و لە ڕووی یاساییەکەوە ئەگەر بە حاڵەتێک شۆفێرەکە نەمردایە ئەوە تەنازل نەبووە یاخود لێخۆشبوون نەبووە لە داواکەیە بەم حاڵەتە محکمە ئیجراعاتی خۆی ئەگرد و ئیجراعاتەکان بەردەوامە بوو بەڵام لەبەر ئەوەی لە ئێستادا شۆفێرەکەش وەفاتی کردووە بۆیە داوای جەزائیەکە کۆتایی پێدێ. بەڵێ ئێمە بۆ ڕووداوای شاری کەرکووک هەمومان نیگەرانین و داوای لێخۆشببوونیان بۆکەن خی گەورە لە قوربانەکان خۆش بێت و هەروەها بریندارەکان هەرچی زووە باش ببنەوە و ئەم ڕووداوە لە ڕوانگەی قانونەوە یاسا بەپێی مادەی 36 مرور تعامل لەگەڵ ئەم ڕووداوەیە ئەکات چونکە ڕووداوەکە ڕووداوێکی هاتوچۆیە و لە ڕووی یاساییەکەوە ئەگەر بە حاڵەتێک شۆفێرەکە نەمردایە ئەوە تەنازل نەبووە یاخود لێخۆشبوون نەبووە لە داواکەیە بەم حاڵەتە محکمە ئیجراعاتی خۆی ئەگرد و ئیجراعاتەکان بەردەوامە بوو بەڵام لەبەر ئەوەی لە ئێستادا شۆفێرەکەش وەفاتی کردووە بۆیە داوای جەزائیەکە کۆتایی پێدێ. لەبەر ئەوەی لە ئێستادا دوو داوامان ئەبێ ئەو حاڵەتە هەر ڕووداوێکە لە دادگایە تۆمارەکرێ هەر داوایەک لایەنی جەزائیمان هەیە و لایەنی مەدەنیمان هەیە بەڵام لەبەرەوەی لایەنە مەدەنیەکە ئەم حادیسەیە زیانەکان زۆرە و لە توانای شخصێکانیە بۆیە پێویستە لە ڕێگەی حکومەتەوە و ئیدارەی گشتی کەرکووکەوە و لە ڕێگای ینی لە ڕێگای دەوڵەتەوە بتوانرێ قەرەبوویەکی ئەم زیان لە کۆتۆکان بکرێت بۆ ئەوەکەوە کێشەکە تەسەلە سێنێت و نەچێتە بواری ئەوەی کەوا کێشەی کۆمەڵاتی لێ بکەوێتەوە. ئێمە لەبەرەوەی بۆیە پێویستە لەسەر لایەنی پەیوەندیدار ئیدارەی کەرکووک و هەروەها حکوومەتی ناوەند بتوانێت خۆی ئەم ڕووداوە لە ئەستۆ بگرێت لەبەرەوەی وەکو ڕووداوێکی سروشتی مامەڵی لەگەڵا بکە ڕووداوە سروشتەکان بۆ نمونە زیانەکردنی ئێمە لە قوربانی دەستیتومان هەیە ئەو ئەگەر میزان ساڵێک پێش ئێستا ڕووداوەکەی هەرمۆ بوودا کە چەندارێکی داعش هجومیان کردە سەر بیناکە زیان بە بیناکە و زیان بە دوکاندارەکان کەوت بۆیە حکوومەت و ئیدارەی کەرکووک و لە ئەستۆی خۆی گرد و توانیتی قەرەبووی دوکاندارەکان بکاتەوە بۆیە لەبەرەوەی ئەم زیانانە زۆرن لە توانای تاکە شخصێکانیە بۆیە وەکو ئیدارەی کەرکووک و حکوومەتی ناوەندی بتوانێت هاوکاریەکی زیان لە کەوتوەکان بکات و بۆیکەوە ئاسوودە بن لە ڕووی معنەویانەوە.